ئیکۆفێمینیزم ئایدۆلۆژیا بزوتنەوەیەکە کە سەیری گۆڕانەکانی کەشوهەوا، نادادپەروەری کۆمەڵایەتی، جیاوازی ڕەگەزی، نادادپەروەری ژینگە، جەنگی وزە لە دنیاە و سپی هەڵگەرانی دوورگەمەرجانەیەکان، بایۆتەکنەلۆژیا کە ئەمڕۆ قازانجێکی زۆر ئەکات لەو پێشکەوتنەی کە بەدەستی هێناوە. هەموو ئەمانە گرێدراوی سەیریەکە وەکو یەک وێنە گەورەکە ئەیبینێ و هەمووشان وەکو دەرهاویشتەی یان با بڵێن قەیرانی سیستەمێک ئەبینێ کە سیستەمی سەرمایەداری پیاوسالاریە. ئەم ئایدۆلۆژیایە ناوێت وەکو ڕۆشنبیری هاوچەرخ یان زانستی سەردەم قەیرانەکان یان کێشەکانی ناو کۆمەلگا چ ئابووری چ سیاسی چ کۆمەڵایەتی بێ بەش بەش سەیری بکە، بەڵکو یەکانگیری ئەکا وە پێی وایە هەموو ئەمانە هاوپەیوەند و گرێدرا و کاریگەرن لەسەر یەکتری. ئیکۆفێمینیزم یان فیمینیزمی ژینگەیی بزوتنەوەیەکە کە لە سەرەتای هەفتاکانی سەدەی ڕابردووە سەری هەڵداوە. هەڵبەت لەو کاتەیە چەمکەکە جێی خۆی گرت و لە ئەدەبیاتی فیمینیزمیە قسەی لەسەر کراو، چونکە بەتایبەت لەو کاتەیە گفتوگۆی نێوان ژن و ژینگە بە شێوازێک بوو کە مشتومڕێکی گەرمتری یا بەو گفتوگویانەی کە لەو کاتەدا بۆ پرسی ژینگە و بۆ پرسی ژن ئەکرا. ئەگەر بڕینەوە بۆ مێژووی سەرهەڵدانی ئەم بزوتنەوەیە، ڤانداناشیڤا پێی وایە کە لە 300 ساڵ لەمەوبەر کاتێکە بزوتنەوەی چیپکۆ واتە بزوتنەوەی باوەش پێداکردن یان ڕاوەستاندن ئەو کاتەی ژنانی ناو گوندەکان باوەشیان بە دارەکان ئاکرد، کاتێک پیاوەکان ئایانویست ئەو دارانە ببرنەوە بۆ فرۆشتن یا بۆ دابینکردنی پێداویستەکانی ناوماڵ، ژنانی ناو گوندەکان پارێزگاریان لە داری دارستانەکان ئەکرد و پارێزگاریان لەو دارانە ئەکرد، چونکە ئەمە هۆکارێک بوو بۆ دابینکردنی خۆراک و گوزەرانی ئەندامانی ناو خێزانەکان. بەڵام بە شێوازێکی وەکوی کەوتمان لە ئەدەبیاتی فیمینیستی کە ئەم چەمکە بەکار هاتووە ئیکۆفێمینیزم یا فیمینیزمی ژینگەیی بۆ یەکەم جار لە ساڵ 1974 لەلایەن فیمینیستی فەڕەنسی کە فیمینیستێکی ڕادیکاڵ بوو، فرانسیس وازدۆبن لە کتێبەکەیە کە هەر لەو ساڵەدا چاپ کراوە، کتێبەکەی بەناوی فیمینیزم یان مردن، بۆ یەکەم جار چەمکی ئیکۆفێمینیزم بەکارەهێنێ. لەو کتێبەیە کە وەکو مانیفەستۆیەکی فیمینیزمی سیر ئەکرێ، باس لەوەکە کە لێکۆڵینەوەی لەسەر پێگەی ژن کردووە لە ئاستی دنیاە لەو کاتەدا و ئەو پرسی چارەسەری بۆ ژنان دانێ لەو کاتەدا و بانگەواز لە ژنان و لە ژینگە پارێزان ئەکا لەوەی کە پێویستەکە بەم دیدگایە سەیری کێشەکانی ژن و ژینگە بکرێ و لەوێ سیاسەتی ئیکۆفێمینیزم پێشنیارەکە بۆ چارەسەری. پێی وایە ئەم ڕێگەیە هۆکارە بۆ ئەوەی کە خودی دەسەڵاتی پیاوسالاری لە ناو ببرێ و لە هەمان کاتدا ڕەخنەی تونگ لە دەسەڵاتی سیاسیش ئەگرێ. بۆیە بانگەوازەکەی ئەو لە ڕێی ئەو کتێبەوە باز لەوەکە کە پێویستەکە گۆڕانکاری نوێ بهێنرێت بەتایبەت لەو کاتەدا.
لە سادەترین پێناسەیە بۆ ئیکۆفێمینیزم یان فێمینیزمی ژینگەیی یەکانگیرکردن یان پەیوەندیدارکردنی ئەو دوو پرسەیە. بۆ نمونە لە مێژووی نزیکی 5,000 ساڵەی پیاوسالاریە کاتێک دوالیزمێکی هەڕەمی دروست کرد و با بڵێن مرۆڤی بە سنتەردانا بەرامبەر بە نامرۆڤ بەرامبەر بە ئەوانەی کە لە ناو ژینگەیان لە هەر لە گیانلەبەر و ڕۆوەک و سەرچاوەکانی ناوسرۆشت و پیاویشی کرد بە باڵادەست بەسەرژنەوە. ئەم دروستکردنی ئەم بەرهەمهێنانی ئەم دوالیزمە هەڕەمیە جیاوازی ڕەگەزی و چینایەتی دروست کرد. خەمی یەکەمی ئیکۆفێمینیستەکان کارکردنە بۆ نەهێشتنی ئەم دوالیزمیە. ئەتوانین بڵین هەر کەسێک هەر چالاکوانێک ئەشێ چالاکوانی ژن بێ ئەچێ چالاکوانی ژینگە بێ ئەشێ سیاسێک بێ بەڵام بە تێگەیشتنی بۆ پرسەکە بەم شێوازە واتە یەکانگیرکردنی خەمەکانی نێوان ژن و ژینگە واتە تێگەیشتن لەو هۆکارانەی کاتێک پیاوسالاری سەرمایه‌داریە جەستەی ژن ئەکا بەکاڵا کاتێکە سەرچاوەکانی ناو سروشت بەبێ ئەوەی کە حساب بۆ ئەوە بکرێت کە ئەم سەرچاوانە ئایا توانای نوێبوونەوەیان هەیە ئەم سەرچاوانە ئێمە هەوڵمان ناوە بەڵێن هەڵی بگرین بۆ نەوەکانی داهاتوش واتە تێگەیشتن لەمە بەو شێوازە کە هەمووی ئەکرێتەوە بە کاڵا بۆ مەبەستی قازانج هەر کەسێک بم دیدا لە خەمی ژن و ژینگە تێبگا ئەتوانین پێ بڵێن ئیکۆفێمینیست و مەرج نییە تەنها ڕەگەزی نێرین ینی با بڵێن مێی نەبێ ئیکۆفێمینیست ئەکرێ ژنیش بێ و پیاویش بێ. ئەو کەسانەی کە پێشەنگایەتی ئەم بزوتنەوەیان کردووە لە ڕابردوو لە ئێستاشدا فرانسیس وازدۆبن کە یەکەم جار ئەم چەمکەی بەکارهێناوە دواتر ماریامیس ڤاندانا شیڤا ئارێل سالا و کەسانی دیکەن. لێرە زیاترەمێ باز لە ماریامیس بکەم کە ئیکۆفێمینیستێکی ئەڵمانیە پرۆفیسۆری کۆمەڵناسی بووە لە زانکۆی کۆڵن لە ئەڵمانیا و نزیکەی 8 مانگیش 8 ساڵیش لە زانکۆی گۆتە لە هندستان مامۆستا بووە لە هەمان کاتا دکتۆراکەی لەسەر ژنانی هندستان بووە. یەکێک لە تیۆرەکانی ماریامیس ئەوەیە کە قسە لەسەر هاوپەیوەندی نێوان سیستەمی سەرمایه‌داری و پیاوسالاری ئەکاوە پێی وایە ئەمە دووڕ و یەک دراون. لە کتێبێکیا کە بە ناوی The Last Colony واتە دوایین داگیرکراوە باس لەوەکە کە چۆن پیاوسالاری بە سیستەماتیک هات ژنی داگیر کرد. ماریامیس لە کۆتایی هەشتاکاندا و سەرەتای نەوەکاندا لەگەڵ ڤاندانا شیڤا یەکتر ئەناسن و لە ساڵی 93دا پێکەوە کتێبێک ئەنووسن بە ناوی ئیکۆفێمینیزم واتە بڵێن فێمینیزمی ژینگەیی و هەر لەو ساڵەدا چاپ ئەکرێ. بەداخەوە ماریامیز لە 2023 ژیانی بەجێهێشت لە ئێستادا ئەوەی کە لەسەر ئاسی دنیا گروتینێکی گەورەی بەم بزوتنەوە داوە ڤاندانا شیڤایە کە خەڵکی هندستانە و نزیکەی 40 بۆ 50 ساڵە بێ کە لەناو ئەم بزوتنەوەیە خەباتی خۆی بەرامبەر بە کۆمپانیاکان و وڵاتە سەرمایه‌دارەکان دەست پێ کردووە. ڤاندانا شیڤا لە ساڵی 1970ەوە کاتێک کە بانکێشت ئەکرێ بۆ یەکێک لە کۆبوونەوەکان سەبارەت بە بایۆتەکنەلۆژیا لەوێ ئەو کۆمپانیایانە بینێ کە خەریکی پێشبڕکێ و کێبڕکێن لە کڕینی یان لە پاتێنکردن واتە خاوەندارێتی تایبەتکردنی سەرچاوە و مادەکانی ناوسروشتان یا پێداویستەکانی مرۆڤدان لەوە کاتێک گەڕێتەوە بۆ هندستان بزوتنەوەی پاشەکەوتکردنی تۆ دا ئەمەزرێنێ و تا ئێستا نزیکی 150 بانکی پاشەکەوتکردنی تۆیان هەیە لە هندستان و ئێستا ئەم بزوتنەوەی لەسەر ئاسی دنیا
خەڵکانێکی زۆر هەن کاری تێدا ئەکەن خۆشبەختانە لە هەرێمی کوردستانیش دەستەی استراتیژی دەستیان بەو کارە کردووە. جگە لە ماریامیز ئێمە ئارێل ساڵەمان هەیە کە ئیکۆفمینیستی ئوسترالیا ئەویش لە ژیاندا ماوە یەکێک لە تیۆرەکانی ئەو یان ئەو بابەتەی کە زۆر جەختی لێ کاتەوە ئارێ ساڵە ئەوەیە ئەڵێ هەر گروپ و هەر چین و توێژێکی کۆمەلگا ئەگەر بیانەوێ کار بۆ ئازادی یان ڕزگاری ژن بکەن زۆر گرنگە لە دیدگایەکی ئیکۆفمینیزمانەوە سەیری ئەو بزوتنەوەی بکەن کە ئەوان کاری تێداکەن. چونکە ئەگەر هەر گروپ و توێژێک کە بیانەوێ ئازاد ببن بەبێ ئازادکردنی ژن و ببێ ئازادکردنی ژینگە ناتوانن ئەو ئازادیە بەدەست بهێنن. ئەو قەیرانانی کە ئەمڕۆ لەسەر ئاسی دنیا و هەرێمی کوردستانیشا هەن ئەتوانین بڵین قەیرانی هاوبەشن یان ئەو قەیرانانەی کە لەسەر ئاسی دنیاە بە بۆنەی ئەو تایبەتمەندی کە ژینگە هەیەی کاتێک لێرە ژینگە تێگەدرێ هاوسەنگی هەموو ژینگە تێگەدرێ واتە تەنها پەیوەندی بە هەرێمی کوردستان یان بەشێکی پنتێک نییە لە دنیاە چونکە هاوسەنگی ژینگە لە هەر شوێنێک تێکچوو هەموو دنیا تێکەچێ بۆیە گەرێمە سەیری قەیرانەکانی ژینگە بکەین لە دیدێکی ئیکۆفمینیزمەوە و پەیوەندیداری کەینەوە یان سەیری ئەو پەیوەندیە بکەین کە بە تایبەت لە نێوان ژن و ژینگە هەیە کاتێک کە گۆڕانی کەش و هەوا ڕوودەدات کاتێکە بە تایبەت پلەی گەرمی گۆی زەوی بەرزەبێتەوە ئەمە واتە قەیرانەکان یان با بڵین ئەو کێشانە کە لە ڕۆ کۆمەڵایەتیەکەوە لە ڕۆ سیاسیەکەوە لە ڕۆ ئابوورێکەوە سەر هەڵدەدات ئەمە واتە ئاسایشی خۆراک جێگیر نابێ ئەمە واتە ئاسایشی کۆمەڵایەتی و ئاسایشی دەرونی و سیاسی و ئابووری ئەکەوێتە مەترسیەوە وەکوتم کاتێک پلەی گۆی زەوی بەرز ئەبێتەوە واتە دوانۆکسیدی کاربۆن زیاد ئەکا کاتێک دوانۆکسیدی کاربۆن زیاد ئەکا ئەو بارانی ئەبارێت ئەو کشتتوکاڵی کە بەرهەم ئەهێنرێت بە ڕێژەیەکی زۆر بڕەکەی کەم ئەکات کاتێک کە کشتتوکاڵ و خۆراک بڕەکەی کەم بوو وەکوتم ئاسایشی خۆراک کەم ئەبێتەوە ئەمە کاریگەریە بێ بۆ ئاسایشی کۆمەڵایەتی کاریگەری لەسەر مافە ئابووری و کۆمەڵایەتی و سیاسیەکانی ژن و هەر کاتێک کە برسێتی لە ناو کۆمەڵگەیە بڵاو بێتەوە بەمە داتاکانی پێش ساڵی 2020 واتە داتەکانی پێش کۆرۆنا دەتێگرتوەکان کە بڵاویان کردو باسییان لەوا کرد لەسا هەفتەی داتاکانی هەژاری ژنن و ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ ئەو قەیرانی کە باسمان کرد کە بەرزبوونەوەی پلەی گەرمی گۆی زەویە هەر کاتێک برسێتی بڵاو ئەبێتەوە بە پێی و راپۆرتانەی هەیە هەمیشە ژنان لە سایەدا زیاتر برسی ئەبن لە پیاوان. ئەمە ئەو پەیوەندیە کە ئیکۆفمینیستەکان یان دیدگای ئیکۆفمینیزمیەت لێکی ئەداتەوە واتە هەر کاتێک قەیرانێک ئەو قەیرانانی کە بە تایبەت سیستەم دروستیەکە و ئەو کارەساتانەی کە پێیان وتراوە کارەساتی سروشتی ناویان لێنراوە کارەساتی سروشتی کە کارەساتی سروشتینین بەڵکو دەرهاویشتەی سیستەمەکان کاریگەری لەسەر ژندا ئەنێ و کاریگەری لەسەر دۆخە ئابووری سیاسی کۆمەڵایەتێکی ژنانیشدانێ کاتێک کە قەیرانەکانی ژینگە دروستە بێ یان با بڵین سەرچاوەکانی ژینگە کەم ئەبنەوە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر ژن هەیە بەرامبەر بە پیاو و ئەم کاریگەریش هۆکارە بێ بۆ ژن بۆچی چکە ئەم ژنە بەبوونی ئەو ڕۆڵە جێندەری کە هەیەی بەبوونی ئەو ڕۆڵە نەریتی کە هەیەی لەسەر ئاسی دنیا کە بە پلەی یەکەم
دابینکردی پێداویستیەکانی خێزانەکەیەتی دروستکردنی خۆراکە بۆ خێزانەکەی بەبوونی ئەم بەرپرسیارەتی کە لەسەرەتی زیاتر کاریگەرتر ئەبێ بەو قەیرانانە بەپێی ئەو داتانی لە ساڵی 2019 باس ئەکرێت کە نزیکەی 18 ملیۆن کەس لەسەر ئاسی دنیا ناچار بوون کە شوێنی نیشتەجێبوونی خۆیان نیشتیمانی خۆیان بەجێ بهێڵن بە بۆنەی قەیرانەکانی ژینگەوە باز لەوە ئاکرێت کە سەیەکی ئەم داتایانە ژنانن و ئێمە ئەوەش ئەزانین کە هەمیشە لە کاتی قەیرانەکانە لە کاتی جەنگ و بەجێهێشتن و ئاوارەبوونە ژنان ڕوبەڕوو ئەبنەوە بە برسێتی دەستدرێژی سێکسی گێچەڵ پێکردن دابڕانیان لە خوێندن دابین نەبوونی پێداویستە تەندروستی و ئەو پێداویستانی دیکە کە تایبەتە بە ژن و ژن هەیەی بۆیە کاتێک کە بە دیدگایەکی بڵین فیمینیزمی و ژینگەی ئێمە سەیری قەیرانەکان ئەکەین و هەموو ئەو قەیرانانەی کە ڕوئەیان سیاسیە ئابوووریە کۆمەڵایەتە هەر هەمووی دەرهاویشتەی ئەوەن کە پیاوە سپیەکەیەت ژینگەکەی تۆ داگیرەکە پیاوە سپیەکەیەت ئێوێ هەیمەنەی ئەو سەرچاوانە بکە کە تۆ هەتا. ئێمە وەکو کورد وەکو ژن هەموو ئەو قەیرانانی کە ئەمڕۆ لە دنیا هەن لەسەر ئێمەش هەیە لە هەرێمی کوردستان و لەسەر ئاستی هەر چوار پاشش بۆنە لە هەرێمی کوردستان ئێمە لەژێر دەسەڵاتێکی با بڵێین پیاوسالارانی سەرمایه‌دارانە لە هەمان کاتە لەژێر دەسەڵاتی وڵاتی سەردەست لە هەمان کاتە هێرش و پەلامارەکانی وڵاتانی دراوسێ ئیتر ئایا بە شێوازی تۆباران بە شێوازی قڕکردنی دارستانەکان بە شێوازی بەکارهێنانی چەکی کیمیایی هەموو ئەمانە لەسەر ژینگە و لەسەر گوندەکانی ئێمە پەیڕەو ئەکرێ لەسەر ئاسی دنیاش لە ئەو قەیرانانایە با بڵێن ئەو کێشە گەورانەی کە پەیوەندیان بە خۆراک بەکارهێنانی سەرچاوەکان بە شێوازێکی زۆر تەمەحکارانە داگیرکردنی ئەو بلۆکانەی کە لە هەرێمی کوردستانە بلۆکی نەوتین هەموو ئەمانەش لەسەر ئاسی جیهان و لە ناو خۆدا یەکە ئەنگیریان کردووە و هۆکارێکە بۆ ئەوەی کە ژن کۆمەڵکوش بکرێەوە ژینگەی ئێمە بە هەموو شێوازێک ڕوبەڕووی لە ناوبردن ببێتەوە. من ئەگەر یەکێک لە نمونونەکان بێنمەوە بۆی من لە ساڵی 90ەکانەوە کە پێویست بوو گوندەکان زۆر بە باشی با بڵێن نۆژەن بکرێتەوە کار لەسەر بەرهەمهێنانی کشت و کاڵی بکرێتەوە لەوێ
بەڵام بەناوی شۆڕشی سەوز کەمێکی لە قەیرانەکان لەسەر ئاسی دنیاە کە هاتە هەرێمی کوردستان بەناوی تەکنۆلۆژیای کشتتوکاڵی نەریتی لە هەرێمی کوردستان لە ناوبرا واتە ئێستا ئەو کشتتوکاڵی کە لێرە ئەکرێ جۆرێکە لە بەناو کشتتوکاڵی پیشەسازی و پێشکەوتوو بەڵام جگە لە بەکارهێنانی تۆوێک کە جیناتی دەستکاری کراوە تۆوێک کە ناوکەکەی لێ دەرکراوە و بەکارهێنانی ئەو هەموو پەینە کیمیایی کە لە ئەو پەینە کیمیایە بوو ئەو کیمیایە بوو کە لە جەنگی جیهانی یەکەم و دووەما بەکارها دواتر وڵاتانی سەرمایهدار پێویستیان بۆ بوو بازارێکی بۆ بدۆزنەوە هاتن خەفیفتریان کردەوە بە ناوی شۆڕشی پیسەسازی و بە ناوی پێشکەوتنی کشتتوکاڵ بە ئێمەیان فرۆشتەوە و ئەمێکێ بوو لەو هۆکارانەی کە کشتتوکاڵ لە لای ئێمە لە ناوبرا کە یەکێکە لە بناغەکانی ئابووری لە هەرێمی کوردستان و لە وڵاتانی دیکەش. ڕۆڵی بزوتنەوەی ژینگە پارێزی لە هەرێمی کوردستانە کاتوانین بڵێن کە لە نەوەدەکانەوە دەستی پێ کردووە کە ڕێکخراو ژینگە دۆست وەکو تاکە کەس وەکو خۆبەخش وەکو گروپ بەشداریان تیا کردووە بەرامبەر بە پێشێلکاریەکانی ژینگە ئەتوانین بڵێن لە ئاستێکی زۆر لەو ئاستیان نەبوون کە تموحی ئێمە و خەڵکانی دیکەش بێ. ئەو بزوتنەوەیە بزوتنەیەکی زۆر دڵسۆزانە و خەمخۆرانە و خۆبەخشانە بووە بەڵام لە هەمان کاتا لە ناوخۆی خۆمان لە باشوور لە هەرێمی کوردستان پێویستیان بە پشتگیری و پاڵپشتی ناوخۆیی لە خەڵک لە دام و دەستگاکان لە ڕێکخراوە ناوخۆیەکان لە بزوتنەوەی ژنان لە دام و دەستگا حکوومیەکانیشە بووە لە بەرامبەردا بۆ پێشێلکارەکانی ژینگە کێسە لە هەرێمی کوردستان ناتوانین بڵین لە چەند پێشێلکارێکی زۆر دیارە خۆی بینێتەوە بە تایبەتی مەسلەی بەنداوەکانی وڵاتانی سەردەست مەسلەی تۆبارانکردنی سنوورەکان بەکارهێنانی چەکی قەدەغەکرا و کۆمەڵکوژ و کیمیایی و برینەوەی دارستانەکان کە ئەمە جگە لە ناوخۆ پێویستی بە کۆدەنگی نێودەوڵەتی هەیە پێویستی بەوە هەیە کە بزوتنەوەی ژینگە پارێزی لە هەرێمی کوردستانە هاودەنگی گەورەتر بەدەستبێنێ لەسەر ئاستی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لەسەر ئاستی نێودەوڵەتی و لە هەمان کاتە لەسەر ئاستی ئەو ڕێکخراوانەی کە بەم دیدگایە کارەکەن و ئەتوانین ئێمە هاوپشتی و پاڵپشتیەک دروست بکەین کە بتوانین بەرامبەر بەم دەست درێژکاریانە بوەستینەوە. لە خاڵێکی دیکە کە ئەکرێ ئەمەش یەکێک بێ لەو هۆکارانەی کە ئەم زووتەوە نەیتوانی و کۆمەڵی هەنگاوی گرنگ بێنێ ئەوەش ئەوەیە کە ئەم کەسانە ئەم ڕێکخراوانە ئەم گروپانە ئەم خۆبەخشانە بەشێکی کێشەکەیان گرتووە و ئەتوانم بڵێم لە ئاستێکی فکری قوڵە خوێندنەوەیەکی قوڵیان بۆ مەسلەی ئیکۆلۆژی بۆ مەسلەی ژینگە بۆ مەسلەی ژن و ژینگە نەبووە کە ئەکرێ ئەمە بۆ ڕێکخراوەکانی ژنانیش بێ کاتێیان کار بۆ پرسەکانی ژن ئەکەن کار بۆ ئەو دەستدرێژیانە ئەکەن کە بەرامبەر ژن ئەکرێت تەنها لە دیدێکی مافەکانی ژنەوە سەیریەکەن بۆیە زۆر گرنگە لە هەرێمی کوردستانە کاتێ لە ئێستاە ئێمە کار بۆ ژینگە ئەەکەین یا کار بۆ ژنگەکەین بین لە دیدگایەکی ئیکۆفێمینیزمانەوە سەیری ئەم قەیران و دەستدرێژیانە بکەین وەکوی ماریامیس ئەڵێ تا ئێستا هیچ ئایدۆلۆژیایەکی سیاسی یان هیچ ڕوتێکی فکری نەیتوانێت وەکو ئیکۆفێمینیزم بتوانێت ئەم قەیرانانە هاوپەیوەند بکاوت و بتوانێت شیکاری ئەم قەیرانانەکە.
هەوڵ و کارەکانی ئێمە لە چوارچەوەی کاری ڕێکخراوەیی دروستکردنی تیمی ژینگەیی زیاتر لە ڕێی بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری خەڵک لە ڕێی ئەنجامدانی هەڵمەتی هۆشیاری لە ڕێی گرتبوونەوە و دروستکردنی گفتوگۆ دەربارەی پێشێلکاریەکانی ژینگە بەردەوامە بۆ ئەوی کە بتوانین زیاتر ئەم بزوتنەوەیە گەورەتر بکەین و بتوانین هێزێک کۆ بکەینەوە و ئەو وزەیە کە هەیە بە شێوازی جیاواز لە ناوەندە ئەکادیمیەکانە لە دام و دەستگا حکوومیەکانە لە ناو ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی و تیم و خۆبەخشانە کۆی بکەین و پێکەوە بتوانین بەرامبەر ئەو دەستدرێژیانە بوەستینەوە. لە ئێستادا زۆر گرنگە بۆ ژنان بە پلەی یەکەم لە هەرێمی کوردستان لەوە تێبگەن کە ئەم دیدگایە ئەم تیۆرەیە لا فێمینیزمی ژینگەیی چۆن نەتوانێت هاوکاری ئەو بێ بۆ تێگەیشتن لەو مەترسی و هەڕەشانەی کە لەسەر ژن هەیە لەسەر ئاستی دنیا بە تایبەتتر ژنی کورد. بۆیە من داواکەم ژنان بە تایبەتی لەناو ئەو گروپ و ڕێکخرا و بزوتنەوانەی کە ژینگە پارێزین یان کار بۆ ژینگە ئەکەن یان بەم دیدگایە خوێندنەوەیان هەیە بۆ کێشە و قەیرانەکان بێنە ناو مەیدانەکە بە پلەی یەکەم کار لەسەرەوە بکەن کە لەو هەڕەشە و دەستدرێژیانە تێبگەن و کارکردن خۆپەروەردەکردن وەک ژن دواتر وەک کارکردن لە ناو ئەو گروپ و بزوتنەوانەدا بۆ سەر ڕێخستن زیاتری ئەم بزوتنەوەیە چونکە پێم وایە هەر تێڕامان بۆ خۆی لە سروش بەخشە بۆ ئەوەی کە ئێمە بگەڕێینەوە بۆ ژینگە ئێمە بگەڕێینەوە بۆ سروشت چونکە ئازادی ژن و ژینگە پێکەوە هاوپەیوەندە. ژن ناتوانێت ئازاد بێ بەبێ ئازادکردنی ژینگە و ژینگەش بەبێ ئازادی ژن ئازادبوونی حتمی نییە.